خۆشهاتنەوە بۆ لەگەڵ ڕووداوەکاندا. ڕەوتی سەدر کەوتۆتە جوڵاندنی شەقام و ململانەیەکی قورسیشی دەست پێ کردووە لەگەڵ ڕکابەرەکانیدا و ڕەهەندێکی ئەو ململانەیە سەبارەت بە دەستێوەردانەکان و پشتیوانیەکانی ئێرانە لەلایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی شیعەکان. ئەوەی ڕوودەدا دەمەیە ئەو خەڵکانە لە ناو ماڵی شیعەدا لەسەر ڕێی ڕاوەستاون، ململانێ لە سەرداهاتی دەوڵەت و دەسەڵاتە لەگەڵیاندا و ئەوانە ئێران پشتیوانیان دەکات. ئەمەش واتە ئەویش کێشەی لەگەڵ ئێراندا هەیە. جا ئەمە بەشێکی کێشەکەیە. بەشەکەی تریشی ئەوەیە زۆربەی شەقامی عێراقی لە ناوەڕاست و باشووری وڵاتەکەدا هەروە دێ و زیاتر دژی ئێران دەبن و وەک کارکتەرێکی دەرەکیش سەیری دەکەن. ئێرانیش پشتیوانێکی زۆری ئەم سیستەمە سیاسی عێراق دەکات و خەڵکیش دژی ئەو سیستەمەیە. بەڵام هێشتا نازانرێ ئایا ئەم خولی ململانەیە دەبێتە ئاڵوگۆڕی بنەڕەتی لە سیستەمی سیاسی عێراقدا وەک لە بەغداوە دەگوترێ ململانی نێوان موقتەدە سەدر و نووری المالکی لەسەر بنچینەی کێشەی نێوان خۆیانە، بەڵام نکۆڵیش ناکەن لەوەی موقتەدە سەدریش بەشی خۆی پشتیوانی لێ دەکرێت. مقتەدا سەد لە ڕۆژاوا و لە وڵاتانی کەندا و نزیکترە، بێگومان پشتیوانیش دەکرێت بۆ کەمکردنەوە یان کۆتایی هێنان بە ڕۆڵی چوارچێوەی هەماهەنگی کە بووێتە نوێنەری کاریگەریەکانی ئێران لە عێراقدا. لەوەتای ئەم سیستمە سیاسی لە عێراقدا دانراوە و کاریش پێ دەکرێت لە قەیراندایە و ئەمەش وەها دەکات بە گومانەوە لەوە بڕوانرێکە هەڵبژاردن چارەسەری قەیرانی قوڵی ئەو وڵاتە بکە و وەک دەگوترێ هەڵبژاردنیش قەیرانی نوێ بە دوای خۆیدا دێنێت. دکتۆر کاروان حەمەساڵح لێکۆڵەر و چاودێری سیاسی میوانی ئەم هەفتەیە لەگەڵ ڕووداوەکاندایە. دکتۆر کاروان سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت بۆ پرسیارە دەست پێ بکەم. ئەمی کە ئێستا لە عێراقدا دەگوزارێ ململانەیە کەسێتیەکەی نێوان سەدر و مالیکیە یا هەر بەڕاستی ڕۆڵی ئێرانە؟ دکتۆر کاروان ببەخشە گوێم لە دەنگت نییە. ئێستا هەیە سەوت؟ بەڵێ باشە؟ بەڵێ فەرموو. سپاس بۆ جەنابەت کاک بەڵێن. ڕێز و سڵامان هەیە بۆ بیسەران و بینەرانی دەنگی ئەمریکا. ئەمەی کە لە عێراق ئەگوزارێت ئەگەر بە شێوەیەکی گشتی باشتری بکەین بەڵگەیەکی حاشا هەڵنەگری دا بە هەموو وڵاتانی ناوچەکە و وڵاتانی جیهانیش کە عێراق کە ئومێدەکە بوو لە ساڵی 2021 کە خۆپیشاندانی پێشوەختەی کە هەڵبژاردننی پێشوەختەی کرد کە بتوانێت لە دوای 2023وە کە بە قۆناغێکی ڕاگوزاریە ئەڕوات بە قۆناغی تەوافقی ئەڕوات لەو هەڵبژاردنە بتوانێت نەک تەوافقی تێپەڕێنە بەڵام بەلایەنی کەون بتوانێت دەوڵەت لە دەوڵەتێکی فاشیلەوە بکاتە دەوڵەتێک کە مؤسسەی هەبێت و دامەزراوەکانی بچنە سەر پێی خۆیان و خزمەتی هاوڵاتیان کەن و لە هەمووشی گرنگتر کە ئەوەیە هەڵبژاردن بۆ یەکەم جار تێستێک بکرێت کە لایەنە سیاسەکان بتوانن پابند بن بە نەتیجەکانیەوە. بەڵام لە دوای 2021ەوە ساڵێکە هەڵبژاردن کراوە دەرکەوت ڕاستی عێراق فەشەلی هێنا لەوەی کە بتوانێت وڵاتێک بێت کە تەبەنی دیموکراسیەت و گرنگیدان و پارێزگاری لە سەروەری دامەزراوە نیشتیمانیەکان و بە ئەولەویەتکردنی دەوڵەتداری لە عێراقا بکات کە بەداخەوە ئێستا بینین کە حسی پۆپۆلیستی لە عێراقا زیاتر پەریسەندووە وەکو چۆن لە ساڵی 2023 و دواتریش بۆ جێپێقایمکردنی خۆیان. بەڵام بەداخەوە کە ئێمە ئەوە نزیکی 19 ساڵە ئێشتا عێراق قۆناغی تێ نەپەڕانوە بەکارگەری لەسەر هەست ڕۆڵی ئێران. دکتۆر کاروانیانی من مەبەستی پرسیارەکەم ئەوەیە کرۆکی ئەم کێشەیە ئێستا لە شەقامی عێراقیدا سەدر شەقام دەجوڵێنێ مالکیش دەستی کردووە بە جوڵاندنی شەقام. ئەم کێشەی نێوانیان گەورەترە لە دەستێوەردانەکانی ئێران و هەوڵەکانی ئێران یا کامیانە؟ خۆی لە عێراق ئێمە وەک گوتمان لەبەرەوەی هەڵبژاردن نەتوانراوە قسەی خۆی بکەن، نەتوانرا هاوڵاتیان قسەی خۆی بکەن و ئێستش ئەم دوو فراکشنەکەوەیان کردووە کە بە جۆرێ مامەڵەکەن کە ویستی خۆیان و دەسەڵاتی خۆیان لە پێش هەموو شتێکەوە بێت. ئەمە وای کردووە کە لە ئاستی دەریشەوە تەداخلات ئاسانتر بێت
کاک بەڵێن لە عێراق و بە هەرێمی کوردستانە سروش شتەکەی وایە ئەگەر هاتوو ناکۆچی لە ڕادەی خۆی تێپەڕکە و لە منافسەوە بچێتە بابی سیراع زۆر بە ئاسانتر ئەو سیراع ئەگوازرێتەوە ئەچێتەوە دەستی لایەنی دەرەکی وڵاتانی ئیقلیمی وڵاتانی جیهانی لێەوە تحکم بە و سیراعە زۆر جار لە دەستی عێراقا نامێنێ و تەنان لە دەستی ئەوانش نامێنێت کە سیراع و منافسە ئەگەن ئەمە سروشتی سیاسی لە عێراق سروشتی حیزبایەتی لە عێراق بینیمان لە هەرێمی کوردستانە لە نێوان یەکێتی و پارتی گوازرایە بۆ دەرەوە و بە هەمان شێوە بەڵام هەڵەی بەڕاستی یەکێک لە حاڵەکان ئەوەیە کە هێشتا سەدر کەتوانی کورسێکی باش بێنێ 73 کورسی بێنێت و لە پەرلەمان دەنگێکی باشی هەبوو وەتوانی بە 200 کورسی لەگەڵ هاوپەیمانەکانی زۆر بە ئاسانی سەرۆکی پەرلەمانێک لاکەنەوە بۆ خۆیان ئەمە بەڕاستی جۆرێک لە مامەڵەیەکی بڵێ ڕەتفیعل و بە شەخسەنەکردنی سیاسی لە عێراقا لێکەوتەوە کە ئەکرایە لە پۆزیشنی بردنەوەوە بیتوانە برونەتێکی باشتری هەبێ لەگەڵ منافسەکانیە بۆی ئەم قۆناغە بگوازێتەوە بۆ قۆناغەکانی تر بەڵام تۆ بتەوێت سروشتی لە ڕووی علمیەوە سروشتی گۆڕانکاری وایە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئیداریەوە ناتوانێت گۆڕانکارێکی جەزری بکەیت لە ڕووی سیاسیەوە بە تایبەتی لە دۆخێکی وەکو عێراقدا کە وڵاتانی وەکو ئێران و تورکیا و زۆرێک لە وڵاتانە یعنی ئەتوانین بڵێن تەواجودێکی زۆر ڕاستەخۆ و ناڕاستەخۆ ئابووری سیاسی هەڵگریان دکتۆر کاروان لە ساڵی 2011 پاشەوەی کە ئەمریکا بڕیاریدا لە عێراق بکشێتەوە لەو کاتەوە دەگوترێ عێراق خرایە سەر دەفرێکی زێڕین و درا بە ئێرانیەکان من پرسیارەکەم هەمیشە بە گومانەوە لەوە دەکەم ئایا ئەوە تاوانی ڕێبەرانی عێراقە کە وڵاتەکەیان دەدەنە دەست ئێران یاخود تاوانی ئێرانیەکانە کە دەیانێت ڕۆڵ و کاریگەریان لە عێراقا هەبێ خۆی قسەکەوێ هەر لە پێش 2023ش عێراق ئێران لە ڕێی هەندێک کەسایەتیەوە لە عێراقا تەواجودی هەبووە و تەنانەت ئەو تیمی معارەزەی کە لە وڵاتانە کۆبوونەوە بۆ ڕوخاندنی سەدام ئەوانەیش لیکیان هەبووە لەگەڵ ئێرانە بۆیە ئێران هەموو ئامادەسازیێکی کردبوو بۆ دوای ڕوخانی سەدام و توانین بڵێ هەندێک لە وڵاتان ئەوانەی کە پرۆسی ئازادی پشتیوانی پرۆسی ئازادی عێراقیان کرد لەما خوێندنەوەکان بەو دقیقە بۆ توانەکانی ئێران نەبوو ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم عێراق لە ڕووی کللتوریەوە ئەتوانین بڵێن سنوورێکی زۆری هەیە لەگەڵ ئێرانە و لە ڕووی ئاینی و مەسەبیشەوە تێکەڵاوێکی زۆر هەیە بۆ ئەمە ئێران توانی بڵێ دوای 2023 عێراق نەک بکاتە باخچەی پشتەوە بیکاتە باخچەی پێشەوە و بیکاتە سەرچاوەی بژانەوەی ئابووری و تەنانەت تەشەیوعکردن لە منتیقەکەیە کە ئێستا بەرگرتن بەمە پێم وایە بە گۆڕانکارێکی جەزری ئاسان نەبێ و ئێرانش من نەدا بەڵام ئەوەی کە گرنگە لە عێراقا بەداخەوە دوای 19 ساڵ ئێستاش ئێمە هەر ئەبێت داوای تەوافق بکەین لەبەر ئەوەی لایەنە سیاسیەکان بڕوایان بە هەڵبژاردن نییە بڕوایان بەوە نییە ئەم هەڵبژاردنە ئەگە بدۆڕێن و هەڵبژاردنێکی تر بێتەوە بێنەوە سەر لەبەر ئەوەی بە دقیق ئەگەسەری کاک بەڵێن هەمیشە ناکۆچیەکان کاتێک کەوتۆتە لووتکە لە عێراقا کە نرخی نەوت نرخێکی بەرز بووە سەرڕێژی دارایی لە عێراقا هەبووە ئێستا داهاتی عێراق ئەوەندە زۆرە بەڕاستی بە کورتەکەی ئەڵێن مشتری معارەزە ئێستا بوونێکی وای لە عێراقا بەڵێ دکتۆر کاروان دەگەڕێمەوە وڵات دەشێت پێگە دمۆگرافی و ژێۆپۆلیتیکەکەی عێراقیش بەشی خۆی بەشداری هەبێت وەکشی کەرەوە دەڵێن لەم قەیرانەی عێراقدا إيران ما راح تتنازل عن العراق. ئێران دەستبەرداری عێراق نابێت بە پلەی یەکەم چونکە عێراق سووریا تا لوبنان دەبەستێتەوە بە ئێرانەوە تارانیش نایەوێت ئەو ڕێگەیە لەدەست بدات و بازارێکی گەورەشە بۆ کەلوپەلی ئێرانی هەر چۆنێک بێ ئەم ئەڵۆزیانە کاریگەریەکی قورسی نەخوازراویشی کردوێتە سەر ژیانی خەڵک بەگشتی هەرچەندە وەک چالاکوانانیش باسی دەکەن دەشە لە کۆتاییدا هەمویان بگەنە ڕێکەوتنێک بۆ پێکێنانی حکوومەتێک بەڵام بە شێوازێکی تایبەت کاتێک ئەو لایەنانە ڕێگەیان لەسەر دەرگرت تا حکوومەت پێک بهێنێت ئیتر ئەمیش گەڕایەوە بوو شەقام ئەمەش یانی لەوانەیە سەدر حکوومەتێکی سربەخۆ بێ ئەو لایەنانە پێک بهێنێت ئەمەش قۆرسە هەربوویە بە دوور نازانرێت هەردووبەرە بۆ ماوەیەکی دیاریکرا و حکوومەتێک پێک بهێنن و هەندێک بەرژەوەندی گشتیش لە بەرچاو بگرێت دکتۆر کاروان
ئێستا داوای ئەوە دەکرێت دەڵێن هەڵبژاردن بکرێتەوە و ناویان هەڵبژاردننی پێشوەخت بکرێتەوە هەڵبژاردنەکەی مانگی دە هەڵبژاردننی پێشوەخت بوو. ئەم هەڵبژاردنەکە سەدر بە تایبەتی داوای دەکا لە پێناو پێگەێنانی حکوومەتێکی زۆرینایە. جا پرسیارەکە لەوەدایە حکوومەتی زۆرینە چ شتێ لەم قەیرانە ئاڵۆزانەی عێراق چارەسەر دەکات؟ لە ڕاستیە هەڵبژاردنین ڕابردوو کە پێشوەختە بوو و زائیدەن مامەڵەی سیاسیانی ئەو لایەنە سیاسیەکان چوارچێوەی هەمانگی و ڕەوتی سەدر و دوو لە هاوپەیمانەکەی بەڕاستی مامەڵەکانیان بە جۆرێک بوو کە سەلماندی عێراق هێشتا ئامادە نیە بتوانێت حکوومەتێکی زۆرینە دروست بکات و قۆناغبەندی حسابی بۆ نەکراوە لە پرۆسی سیاسی عێراقا بەداخەوە یعنی ئەبینین لایەنێکی وەکو فەتح لە نزیکی 33 کورسی لە دەستداوە لێرە تۆ ناتوانیت ئەم لایەنە بە تەواوەتی پەرابێسخەیت چونکە ئەمە دەسەڵات لە ڕووی سەربازیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی نەودەوڵەتیەوە ئەمە پشتیوانی هەیە بۆی ئەکرا بە مرونەتێک بە جۆرێک لە مامەڵەیەکی دیبلۆماسی کە ئەمە زوعفی عێراقە زوعفی لایەنە سیاسەکانی عێراق بەداخەوە کە زۆر جار گوێ لەوانەیەش ناگرن کە توانایەکی دیبلۆماسییان هەیە نەتوانراوە ئەم قۆناغت تێبڕێن پێم وایە ئێستا ئەگە هەڵبژاردنیش نەکرێت بە تەوافق حکوومەتێک دروست کرێ پێم وایە زۆر خراپترە بێت لە جاران ئەمە بە پێشبینی خۆمە لەبەر ئەوەی ئەمانە بە تەواوەتی متمانەیان سفر بۆتەوە لەگەڵ یەکە توانای کارکردنیان گەیشتە ئاستێک کە ئەوەتە خۆپشاندان دژی یەکەکان و زۆرێک لە دوانی بەڕاستی ئەمە وای کردووە متمانە نەماوە لە نێوانیانە بۆیە دروستکردنی حکوومەتێک بەرەکەیش پێم وایە حکوومەتێکی سەرکەوتوو نابێت لەناو حکوومەتدا دیسان فەوزاکە دروست دەبێت بۆیە ئەزعف الئیمان لە نێوان خراپترین و خراپترەکە ئەوەیە کە خۆپشاندانێک هەڵبژاردنێک جارێکتر بکرێتەوە بەڵام ئایا تا چەند ئەم بەرانە پابند دەبن بە نەتیجەکانەوە جارێکی تر بەڵام لە هەمووی گرنگە ئەگەر پابندیش نەبوون بە نەتیجەکانەوە بەڵام لایەنی سەدر و لایەنەکانی تر پێویستە دەرز لەم تەجروبە وەربگرن کە بە شێوەیەکی ڕادیکاڵی عێراق ناتوانێت بگوازێتەوە بۆ قۆناغێکی تر چونکە ئێران ئێستا عێراق بۆتە سەرچاوەیەک بۆ سوکردنی قەیرانەکان و سزاکان لەسەری تۆ چۆن ئەتوانی ئەمریکا بەو گەورەی خۆی بۆ جۆرە مامەڵە لەگەڵ ئێران ناکات کە سەدر مامەڵی لەگەڵاکات. بەڵێ دکتۆر ئەگەر پێکەێنانی حکوومەت چارەسەر نەبێ ئەگەرکردنەوەی هەڵبژاردن چارەسەر نەبێ ئەگەر کۆبوونەوە و دیالۆگ لە نێوان لایەنەکانی عێراقدا چارەسەر نەبێ ئەی چ شتێک دەبێتە چارەسەر؟ باشترین شت بۆ ئێستا بە گوتمان لە نێوان خراپترین و خراپە یعنی خراپتر و خراپە ئێستا هەڵبژاردننی پێشوەختەکەیە یعنی کە بکرێت چونکە خراپترینی ئەوەیە بەڵام هیچ چارەسەر ناکە لە کاتێکە ئەبێ ئەو لایەنە سیاسیانە پێویستە پێش ئەوە و کۆبوونەوەیەکی دایالۆگێکی نیشتیمانی بکرێت زەمینە سازیەک بکرێت لە ڕێی سەرۆکۆمار و سەرۆکایەتەکانی ترەوە زەمینە سازیەک بۆ دایالۆگێکی نیشتیمانی بکرێت و شەنوکەوی هەموو ئەو غەڵەتانی کە ئێستا کراوە ڕێکەوتنێک نەک ڕێکەوتن لەسەر هەڵبژاردن یەک دەنگەکانی هەڵبژاردن کورسەکان ڕێکەوتنێکی سیاسی بە متمانەوە دروست کرێت بۆ هەڵبژاردنێکی پێشوەختە و ئەوەی کە ڕووی یاوەڕەکەی کسپی هەڵبدرێتەوە کەچی هەڵنادرێتەوە بەڵام بەلایانی کەمەوە متمانەیەک دروستکرێت بۆی هەڵبژاردنێکی سەرکەوتوی پێشوەختە بکرێت ئەگەر من پێم وایە دروستکردنی حکوومەت بە بەشداری ئەگەر سەدریش مل بدا بۆ ئەوەی کە لەگەڵ مالیکیا بەشداری حکوومەتکە کە ئەستەمە هێشتا حکوومەتێکی سەرکەوتوو نابێت چونکە ئەمانە متمانەیەک وەک بڵێن سیراعێکی مێژووی هەیە لە نێوانیانە و ئێستاش تۆختر بێتەوە کە ئەبوایە بەداخەوە بە جۆرێکی تر بواە سایکۆلۆژیای عێراقیش بەداخەوە تا ڕادەیەک ملائیمە بۆ ئەوەی کە ئەم دۆخە دروست بێت کە ئەکرا بە جۆرێک وایە کە تا ڕادەیەک کە ئێمە شوێن ئەوە نەکەوتینایە کە پۆپۆلیستی دەسەڵاتێکی هەبێت لە عێراقا بتوانێت بەداخەوە ئەوەی کە ڕوویە لە ماوەی ڕابردووە بێئەرزشکردنی دەستگا و دامەزراوەکانی عێراق کە ئەمە لە سنوور دەرچوونی خۆپشاندانە لە سنوور دەرچوونی ئەوەیە کە پرۆسەیەکی نیشتیمانی بێ زیاتر ئەوەی لە خوێنێتەوە کە ئەمە جۆرێکە لە سیراعێک بۆ لە دژی ئەوەی کە پەرلەمانتەکانی سەدر ئیستیقالەکان لێوەرگیرا کە ناچینە ئەو تەفسیلە بەڵام پێم وایە ئەبێ سەدر تەجروبەی وەربگرێت کە ئەیتوانی نەکشێتەوە و لە پەرلەمانە بە شێوەیەکی دیبلۆماسی و سیاسی لەگەڵ هاوپەیمانەکانیە ئەگەر ڕایشی نەگەیاندا بتوانێت زۆرێک لە بڕیارەکان بەدەستی خۆی بێ لە کاتێکە سەرۆکمان لەگەڵ سەرۆکی پەرلەمان لەگەڵ خۆیان نبووە جێگرەکە لەگەڵ خۆیان نبووە
ئەکرێ شتێکی تریشی بەلایەنەکانی تر بووە تا بتوانێت ئەم قۆناغی تێپەڕاندایە تاوەکو سێ ساڵی بەڵێ دکتۆر دوا پرسیارم بەڵام زۆر بە کورتی ئەگەر پێم بڵێ ئەلبەتە لە عێراقا جەخ دەکرێتەوە لەو دیالۆگە نیشتیمانی کە جەنابەت باسی دەکەی هەر لە ماوەی ڕابردوودا نووسەرێکی عێراقی دەنووسێت نیشتیمانی بوون لەکوێدایە نیشتیمانی بوون بە مەرجی بەرنامەی ئێرانیە یا بە مەرجی بەرنامەی عەرەبستانی سعودیە یا بە مەرجی بەرنامەی تورکیایە دیالۆجی نیشتیمانی دەکرێت لە عێراقدا چ لایەنێکە ناوی لێ بنین لایەنی نیشتیمانی زۆر بە کورتی تکایە بە یەک دێر پێشەوە ئەچمۆ سەر ئەوەی کە پرۆسەی نیشتیمانی خۆپشاندان نیشتیمانی کوتلەیەکی نیشتیمانی کە خۆپشاندانەکانی تشرین بوو وای کرد نەفی وەکو بڵێ ڕەتی هەموو ئەو لایەنە شیعی و لایەنە سونی و لایەنەوانش کردەوە کە چەندین ساڵە عێراقیان بەم دۆخە بردووە بەڵام بەداخەوە ئەوانش کەوتنە داوەکە دیسان عێراق گەڕایەوە سێگۆشەکەی تر کە دیسان مامەڵەی حیزبی و مامەڵەی تایفیە لەگەڵ پرۆسەکانە بۆی کە بزانین 2 ساڵ ئێمە عێراق خەریب بوو بەرەو لەو ڕۆ کەوتە دواوە ئێستا پێویستە بەڵێ پێویستمان بە دایالۆگێکی نیشتیمانیە و پێویستم بە هەماهەنگێکی سیاسی لە نێوان لایەنە سیاسەکانە چونکە عێراق دوجار ئەگەر زیان بکات لەوە زیاتر بەرەو خراپ بڕوا متمانەی سیاسی خۆیان لە دەستێن ئەو لایەنە سیاسیە و لەوانەیە وڵاتەکەش لە دەست بەن دوکتۆر کاروان زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەشداریەکەت زۆر سپاس ئازیزانم دەگەڕێنەوە لای هێرۆ زەنگەنە ساڵح دەمیجەر و درێژەی کورد کەنێکشن و لای منەوە هەر لە خۆشیە جەتان بێڵم